مانگێک تێپەڕ بووە بەسەر دەست بەکاربوونی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق، بەڵام هێشتا بەشێک لە کابینە وزاریەکەی ماوە و بە وەکالەت بەڕێوە دەبرێ. خەڵکی خوازیارن حکوومەت بکەوێتە سەرپێ، چونکە عێراق بەرەوڕووی چەند قەیرانێک هەنگاو دەنێ، لە نێویاندا کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا و قەیرانی بەنزین و بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی. ماشە لە عێراق دەوڵەمەندە ناینەوتەوە چی دەوڵەتی لێخوا ئێمە خۆمان ڕێی سری نەوسەگری بۆ 50 لتر نەوت بنزین بە عەزەجارێ ئیزدحامە بێ وەڵاهی تاقێکەوە سین بەنزینمان نادەیە هەر گەرەکمانە بژێن خۆی مەگەرەکمانیە حکومەت نەوتەکەی بڕێ پارێکی بکاتەوە خەڵێمەوە. بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان بە وتەی بەرپرسانی حکوومەتەکەی، زەیدی دەستی کردووە بە چاکسازی و دوورخستنەوە و دەستگیرکردنی چەندین بەرپرس کە لە پرسی گەندەڵیدا تێوەگلاون. ئەمە شوای کردووە بەشێک لە لایەنە سیاسیەکان کۆسپ و تەگەرە بخەنە پێش حکوومەتەکەی بۆ ڕاگررتنی هەوڵی دروستکردنی قەیرانی جۆرا و جۆر دەدەن. گەندەڵەیەکی زۆرە لە عێراق وەکو سەرەتان لە دام و دەستگاکانی حکوومەتی عێراقیە، بۆیە ئەم هەنگاوانە زۆر گرنگن بۆ ڕزگارکردنی عێراق لەم قەیرانە، بەڵام لە هەمان کاتیشە بە تەئکیدیش زەیدیش ڕوبەرو و فشارێکی زۆر گەورە دەبێتەوە و دەبێتش بەڕاستی ئەو حاڵەتە چارەسەر بکرێت، چونکە هەوڵاتیانی عێراقی چیتر یعنی تەحملی نەبوونی کەهرەبا ناکەن و تەحملی نەبوونی بانزینیش ناکەن. زەیدی هاتووەتە سەر خەزێنەیەکی قەرزار و وڵاتێک پڕ لە قەیرانی سیاسی، لەگەڵ ئەوەشدا پێداگرە لەسەر چەکداماڵینی گروپە میلیشیاکان، بەڵام شۆڤەکاران پێیان وایە ئەو هەنگاوە ئاسان نییە و گروپەکانیش بە تایبەتی ئەوانەی کە هاوپەیمانی ئێرانن هەوڵی شکست پێهێنانی زەیدی دەدەن. لەمپەرە دروستیەکەن ئەوەی کە پێوتێت دەوڵەتی قۆڵ، ئەوەی کە لە خوارەوە سوودمەندن لەو گەندەڵیانەی کە ئێستا زەیدی دەستیان بووە. با خۆتەزانی لە ماوەی ڕابردوو دەستی بە دوو بەرپرس بردووە کە زۆر هەستیار بوون، وەمانە خۆیان هیچ یەک لەو بەرپرسانە خۆیان نی کۆمەڵن پەیوەستن بە تۆڕێک لە خەڵکی تری سوودمەندەوە. لە هەمان کاتە دۆخێکی دیکەش هەیە کە لێکەوتەکانی شەڕە و داخستنی هۆرمەزا و ئەوەیە کە عێراق بە بەرخۆری ینی ئەو خۆناغی بەڕێ کردووە ماوەکانی ڕابردوو هیچ کاتێک لە عێراقا حساب بۆ ئەم دۆخانە نەکراوە. بەپی زانێرەکان بڕیارە لە نێوان 2 بۆ 5 مانگی حەوت کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت بۆ متمانەدان بە کابینە تەواو نەکراوەکەی حکوومەتی عەلی زەیدی، بەڵام هێشتا لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتون و لە ململانەی توندان. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، سلێمانی.